بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی گرنگی بوونی کاندیدی بەهێز بربژێری بەهێز ئەندامی بەهێز نوێنەری بەهێزی یەکێتی لە بەغدا دەتوانن چی بکەن چی بۆ خەڵکی کوردستان بکەن گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ بەڕێز دکتۆر نەرمین معروف کاندیدی ژمارە 12 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی دکتۆر سڵاو لێبێ زۆر بەخێر بێ بەخێرە سەرچاو دکتۆر زۆر جار لە ماوەی 4 ساڵی ڕابردوو کە لە بەغدا بووی بەرنامەمان کردووە لەسەر پرسی موچە ڕەنگە زۆرترین قسە و مشارەکە و بەشداری دەبێت کەمێک باسی دەکەین بۆ دەتەوێت بچیتە بەغدا بۆ دەتەوێنی لە بەغدا بمێنیتەوە سەرتا سڵاو لە جەنابەت و لە سەرجەم بینەرانی کورسات نیوز دیارە من جەنابەتەزانی بەر لەوەی کە پەرلەمانتار بم وەکو پسپۆرێکی بواری بودجە و دارایی و مامۆستای زانکۆی سلێمانی بووم ڕاگری گۆرەجی بازرگانی بووم ساڵانێکی زۆر کاتێک لە هەڵبژارنەکانی 2021 بەسپاسێکی زۆرەوە بەشانەزێکی زۆرە بۆ خۆم و خانەوە دەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان متمانی بە من بەخشی و کاندیدی کردم بۆ ئەوەیەکەوە پشبەست بە ئەزمموی خۆم و پسپۆڕیەکان بتوانم لە بەغداوە لە پەرلەمانی عێراقەوە خزمەتێکی زیاتر بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەم و لە ماوەی خولی پێنجەمی ئەنجومی نێرانە وەکو ئەندامی لیژنەی دارایی لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو توانایکی خۆمان خستەگار پشبەست بۆ ئەزمون و پسپۆریە کە بتوانین پرسە داراییەکانی نێوان هەرێم و بەغدا لە چوارچێوەی یاسا فیدراڵیەکانە لە چوارچێوەی دەستورە بتوانین بەشێک لە شێوەکان چارەسەرێک بدۆزینەوە بۆ کێشە دارایی هەڵواسراوەکان و هەندێک پرسی داراییمان خسۆتە سەر سکەی خۆی هەندێک لە کێشەکانمان چارەسەر کردووە بەڵام هێشتا زۆرن ئەو کێشە دارانی کەوا ماون بۆیە بۆ خولی داهاتووی ئەنجومی نێران و خولی شەشەم جارێکیکە بە سوپاسێکی زۆرەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان متمانی بە من بەخشیوەتەوە و چاوەڕوانی متمانی دەنگدەران و لایەنگرانی یەکێتیە کەمیشەڵە بۆ تەواوکردنی ئەو کارانی کەوا ماون لە بەغدا دایبەت پرسە داراییەکان کێشە داراییەکان بۆ ئەوەی کەوا بتوانین لە ڕێگەیەوە داکۆکی بکەین لە مافەکانی خەڵکی کوردستان دکتۆر زۆر جار لێرە و لەوێ دەوترێ ینی هاوشەی پۆستە حکومیەکانی تر دەڕوانرێتە پۆستی ئەندامەتی لە پەرلەمانە ینی دەڵێن بۆ خەڵکی تازە نەچێ بۆ خەڵکانەی کە لەوێن جارێکی دیکە ئەمان بچنەوە پێ دوایەم قسەیە بۆ نوێنەرایەتی پەرلەمان ڕاستە یانەوەی پەرلەمان پێویستی بە ئەزمونە پێویستی بە مانەوەیە پێویستی بە منی چاوکراوەیە ینی بە 4 ساڵ ڕەنگە نەتوانێ و کارانی کە هەتە بتوانی لێ تەواوی بکەی لە ڕاستیە توان بڵێن بابەتەکە ڕێژەیە چ لە کەسایەتیەکانەوە کە بنە نوێنەری خەڵک ڕەنگە توانە و ئەدای کەسێ بۆ کەسێکیکە جیاواز بێ ڕێژەیە لە ڕۆڵی ئەو کەسە لە ناو چ لیژنەیە کە کارەکە چونکە من ناڵێم لیژنەکان با بڵێن گرنگ نین هەمیان گرنگن بەڵام لیژنەی گرنگتر هەیە گرنگترین هەیە بۆ نمونە لە ناو لیژنەی دارایی توانین بڵێن یەکێکە لە لیژنە سیادیەکان بەڕاستی گرنگی ئەم لیژنەیە تەنها پەیوەندیدار نییە بە گروپی خەڵکەوە بە چینێکی دیاریکراوە بە ناوچەیەکی دیاریکراوە پارێزگایەکی دیاریکراوە بەڵکو بۆ تەواوی خەڵکی عێراقە بە هەرێمی کوردستانیشەوە ئەم پرسە لە هەندێک با بڵێن پشتبەستە بە هەندێک مادەی دەستوری بەڵام دوجار گرنگترین یاسا کە لە ناو لیژنەی دارایی پەسەند دەکرێت کە یاسای بودجەیە ئەمە پەیوەندیدارە بە تاکی هاوڵاتیانەوانەیە جاچ لەوەی کەوە دانیشتوانی هەرێمی کوردستان بن یاخود دەروی هەرێمی کوردستان بن لە هەندێک بارودۆخە ڕەنگە و ئاونەشی کەمیوانن یاخود ئاوارە و پەنابەرن لە وڵاتە ئەوانیش هەر پەیوەندیدارە بن بۆ مادە یاسانی ناو یاسای بودجەوە بۆیە لێرانەیە وەکو لیژنەی دارایی توانم بڵێم گرنگێکی تایبەتی هەیە پێویستەکە و کەسێک کە لەوەیە شارەزایەکی باشی هەبێ لە بواری پسپۆری دارایی و بودجە و ئابووری بەشەیەکی گشتی چونکە ئەمە زانستە بەر لەوەیکەوە سلوک بێت بۆیە شارەزای و پسپۆری گرنگە دوو ئەزمموی کارکردن زۆر گرنگە شکەمێکە تێبینی من کردووە من وەکو ئەندامی لیژنەی دارایی بەشێکی زۆری ئەندامانی لیژنەی دارایی لە ناو پێکهاتەی سونە و شیعەیە توانم بڵێم یان خولی چوارەمیان بوو یا خولی پێنجەمیان بوو هەر لە لیژنەی داراییش بوو 4 بۆ 5 خول لێ بەڵێ لەوەتەی کە پەرلەمانی عێراق هەیە کە 5 خولی تێپەڕاندووە هەندێک لە ئەندامانی لیژنەی دارایی
یان چوارەم جاریان بوو یا پێنجەم جاریان بوو هەر لە لیژنەی دارایی بەشێک لە شێوەکان ئەوەندە یاسای بودجە هاتبووە بەردەستیان و لە مادەکانە کاریان کردبوو کۆڵێ ختمیان کردبوو بەڕاستی ئەم ئەزمونە گرینگە ئەم شارەزایە گرینگە بوو ئەوەی کەوا باشتر بتوانێت مامەڵە لەگەڵ دەقە یاسایەکانە بکەوە بتوانرێت ئەگەر ئێمە وەک باز لە خەڵکی کوردستان بکەین لەرەمی کوردستان بکەین تاوەکو بتوانی بەراوردێ بکەی بە مافەکانی خەڵکی کوردستان لەنا ئەو یاسایانەی کە ساڵ بە ساڵ دەرچووە بزانین لەکوێ گۆڕانکاری ڕوویاوە لەکوێ ئەکرێ چاکسازیە بکرێ یاخود غەدرێک کراوە بتوانی ئەو مافە بجێڕیتەوانێ ئەمە بە ئەزمون ئەبێت ڕاستە من بەر لەوەی کە بمە ئەندامی ئەنجومەنێران و بمە ئەندامی لیژنەی دارایی وەکو پسپۆرێک خۆم چەندین توێژینەوەم کردووە لەم بوارەیە لەسەر سیاسەتی دارایی چ خۆم چ خوێندکارانی کە لە زانکۆی سلەیمانی سەرپەرشتی نامەی ماستەر و دکتۆراکانیانم کردووە یاخود ئەو ساڵانەی کە پشکی هەرێمی کوردستان لە سایە حەڤە ئەهات بۆ هەرێمی کوردستان لە کاتی گفتوگۆکانی یاسای بودجەی حکوومەتی هەرێم لە پەرلەمانی کوردستان میوانداری ئەکرام وەکو پسپۆرێکی بواری ئابووری دارایی لە گفتوگۆکانی پەرلەمانی کوردستانە بەشداریم ئەکرد ئەو هەڵسەنگاندرمان کردووە بۆ بودجە یەک لە دوایەکانی حکوومەتی هەرێم لە 2006 تا 2013 بەڵام بەڕاستی ئەمانە هەر هەمووی بەلایەک ئەزمموی کارکردنی ئەم 4 ساڵە ناو لیژنەی داراییە بەلایەک چونکە ئێمە بەکردداری لەگەڵ بودجەیە مامەڵەمان کردووە بەکردداری لەگەڵ ژمارەکانی ناو بودجەیە لەگەڵ دەقەکانی ناو یاسای بودجەیە مامەڵەمان کردو بۆیە ئەزمون گرنگە لە کارکردنی ناو هەندێک وەکوتم لە ناو لیژنە گرنگەکانی ناو پەرلەمانە زۆر زار لە پرۆژە یاساکاندا لێرەوە پسپۆران لە میدیاکان و کێمە مخابەلەمانەکردنیان و پڕە لە بۆمب و پەرلەمانتارەکانمان ئاگایان لێ نییە نایزانن ئەزمونیان نییە ئێستا گەر ئەم خۆ لە تۆ بچیتەوە ئەوێ ینی ئەکرێ بڵین هیچ یەک لەوانەیە ئەگەر جۆرێک لە جۆرەکان هی پێکاتەکانی تریان نەتۆکانی تر ویستی بێتیان فەرزیکەن بەسەرمانەیان تێیپەڕێنن ئەمانە بەسەر ئێوەیە تێ ناپەڕێرکی من لەگەڵ ڕێزم بۆ جنابەت کەم قسەیت کرد وەڕێزیشم بۆ هەموو بینەران وەڕێزیشم بۆ کەسانیم قسانەیان کردووە لە کوردەواریە قسەیەکە یاڵێ دەنگی دەهۆڵ لە دوورەوە خۆشە بەڕاستی بنۆکوتموکو پسپۆرێکی بوارەکە و چەندین لێکۆڵینەوە توێژینەوەمان کردو لەسەر بودجەکانی عێراق لە ساڵانی ڕابردوو و هەرێمی کوردستانیش یەک حەقیقەت هەیە ئەو ژەوەیەکەوە تێکچوونی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغاهی ئەمڕۆ دوێنێ نییە یەم خولێ پەرلەمان نییە با هەموو خەڵکیژە ڕاستیە بزانێ لە 2014ەوە لەگەڵ بڕینی پشکی هەرێمی کوردستان ئەم کێشانە سەری هەڵاوە بەشی ئەتوانم بڵێم لە 95 ئەو کێشانی کە لە یاسای بودجەیە دروست بوون هینی ساڵی 2015 16 حەڤەیە هەژدەیە 19 21 ئەوەم ساڵانە هەر هەمووی یاسای بودجە هەبووە لە عێراقا ساڵ بە ساڵ مادەی خراپ خراوەتە ناو یاسای بودجەوە پشکی هەرێمی کوردستان کەم کراوەتەوە خۆی ئێمە لەوێ نەبووین ئەم بۆمب و تەقینە و شتانەی کە باسەکرێ هیچی سەردەمی ئێمە نییە بەڕاستی هینی خولەکانی پێشووە بە پێچوانەوە ئەتوانم بڵێمە لەم خولەیە هەندێک گۆڕانکاریمان کرد هەندێک چاکسازیمان کرد هەندێک مادەی گرنگ ماخستە ناو یاسای بودجەوە هەندێک لەو غەدرانەی کە کراون لە ناو یاسای بودجە هەوڵمانیا کەوا لایبەرین لە هەندێکیا سەرکەوتوو بووین هەندێکشی هێشتا ماوە چونکە ئەم کێشانە ڕەگی داکوتاوە کەڵەکە بووە هینی ئەمڕۆ دوێنێ نییە وەکوتم لە 2015 لە یاسای 2015 لە خولی سێمی پەرلەمانەوە سەری هەڵداوە بۆیە ساڵ بە ساڵ کەڵەکە بووە هەندێک بابەت کە دەستمان بۆ بەرمەکو خۆم کە باسمەکە لە ناو لیژنەی داراییە ئەودا باسی مەکە لەبەرەوەی کە کوردەنگی پیاوە لە کاتی خۆیان ئەمە سابتە تەواو نابێت دەستکاری بکرێ هەندێک شتیکە بوو توانیمان چارەسەری کەین بۆ نمونە بیرمە کە یاسای بودجە هاتە پەرلەمان بۆ گفتوگۆکردن ساڵی 2023 مادەیەک ئیزافە کرابوو بۆ ناو قانونەکە کە لە کاتی خۆشە لێرە لە کورسات باسمان کرد و لەگەڵ پەیامنێرەکانی کورسات شەلەبەغا یەکەم جار من بابەتەکەم ئیسارە کرد لە میدیاکانە میچیان خو سەقفێکی دانابوو بۆ حەسەی کوردستان کە دەقەکە بەو شێوەیە بوو کە هەرێمی کوردستان ئەگەر 100 دینار با بە عێراق 600 دینار باتەوە بە هەرێمی کوردستان وەکو مقایازان بە هەمان بەها ئەمە ئێمە توانیمان ئەم دەقە لابەرین ینی من وەکو خۆم و کۆندامی لیژنەی دارایی ئەم بابەتەم ڕوون کردەوە بۆ فراکسیۆنە کوردستانیەکان دواتر لەگەڵ وەزیرە بەڕێزەکانی کابینەکەی حکوومەتی سوودانی مەبەستم وەزیرە کوردەکانە کۆبوونەوەمان کرد ئەم بابەتەم ڕوون کردەوە بە فشاری ئێمە و فشاری ئەوان لە ئەنجومەنی وەزیران توانیمان نوسخەیەکی تری قانونی موازنە بنێرینە پەرلەمان ئەم ڕستەیەمان لابردبوو لە ناو مادەکەیە بۆ ئەوەی کە نەبێتە ئاستەنگێکی تر تایبەت بە پشکی هەرێم
لە پاڵ ئاستەنگەکانی ترە هەر لەم قانونی بودجەیە بوو ئێمە مادەیەکمان ئیزافە کرد ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بن بەدەستی خۆم ناو لژنەی دارایان نووسیمەوانی و ئێمە بە تەنها وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەندارێتی ئەەکەین ومە بۆ مێژوو ئەیڵم چکەم بە بەڵگەمان هەیە بۆ ئەمە کە ئەویش ئەوەی کە لە ناو خەڵکی کوردستانە پێوترێ پارێزگای ناڕازی کە لە ناو دەقی یاساکەیان مادەی 13 خاڵی 8 فەرعی ئەلف و باکەیەتی کە تایبەتە بە ئەوەی کە پەنای بۆ بەرن جامن بەسم ئەمەیە ئەمە ئیزافە بوو بۆ یاساکە ئەوە مادەیەکی تازە بخسمانە ناو یاسای بودجەوە بەهۆی ئەم مادەیەوە موچەکانی کە هاتووە لە کابینەکەی حکوومەتی عێراقا کە ئێستا بەردەوامە لە سای 2023 و ساڵی 2024 و ئەم ساڵش کە هەشت معاش هاتووە هەر هەمووی بەهۆی ئەو مادەیەوە بوو یعنی بەهۆی لەبەرەوەی کە هەتاوەکو سای 2023 شتێک نییە لە ناو قانونەکانی عێراقا گەر سێری کەیتەوە جا قانونەکان لە لیژنەی دارایی بوو بێ موازنە بێ هەر قانونێکی تر بێ شتێک نییە پێی بووترێ معاش لە بەغاوە بێ حکوومەتی عێراق معاشە بۆ بنێرە شتی وای تیانە ئێمە لە ناو یاسای بودجەیە ئەم مادەیەمان ئیزافە کردوەکوتم مادەی 13 خاڵی 8 فەرعی ئەلف و بای کە پێوترێ پارێزگای ناڕازی کە بەهۆیەوە دادگای فیدراالیش حکمێکی دەرکردووە لە 21 شوباتی 2024 ناردنی معاشی کردوتە واجب لەسەر حکوومەتی عێراقی یعنی ئێستا پێشتر کەمە دەست بەکار بووین 2022 200 ملیارەها بۆ هەرێمی کوردستان ئەوەش تەمان هەر بە هەوڵ و ماندووبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی کاقوباد وەکو جێگیری سەرۆکی حکوومەت کە زیاد لە 20 جار چوو بووە بەغا لە سای 2020 تا لە سەروبەندی گفتوگۆی یاسای بودجەی 2021 عێراقا لەسەر 200 ملیار ڕێکەوتبوو لەگەڵ حکوومەتی عێراقیە بەڵام لەبەرەوەی کە ئەم 200 ملیارە ئەساسێکی قانونی نەبوو ڕێکەوتنێکی سیاسی بوو بۆیە چەند پەرلەمانتارێکی عێراق سای 2022 چوون لە دادگای فیدراالی شکاتێکیان کرد و بۆیە 200 ملیارەکە بڕە بەڵام ئەوەی ئێمە کردومانە لە ناو قانونەکە جێمان کردوێتەوە و بوونی ئەم قانونە وای کرد دادگای فیدراالی بتوانێت حکمی خۆی دەرکات چونکە پێشتر چەند جارێک سکاڵا برابووە بەردەمی دادگای فیدراالی بۆ ئەم پرسی موچە بەڵام دادگا لەبەی کە قانونێک نەبووە کە حکومەکەی خۆی لەسەر دەرکا هەموو جارەکانی کە ڕەتی کردبووە وتبووی لە اختصاصی ئێمە نییە بەڵام لەبەرەوەی کە ئێمە ئەساسێکی قانونیمان داڕشت بۆ ئەوی کە موچە واجبی حکومەتی عێراقیە موچەی فەرمانبەران خانشینان تۆڕی چاودێری ئەمە بوو بە ئەساسێکی یاسایی دادگای فیدراالی حکومەکەی خۆی دەرکرد بۆیە ئەتوانە بڵم لەوێ بەدواوە موچە تاپۆی هەیە یعنی هەڵ ناوەشێتەوە چکە بڕیارەکانی دادگای فیدراالی لە بات و ملزیمە بۆیە هەرچی محاولەیە کرا لە دوای ئەوەوانێ بۆی کەوا بچن سکاڵا تۆمارکەن چەند لایەنێک و یا چەند پەرلەمانتارێک هەر هەمووی فەشەلی هێنا لەبەرەوەی کە ئەساسێکی گشتگیرە کرێ بڵین هەوڵەکانی و یەکێتی موچەی کرد بە تاپۆ بۆ بەڵێ ڕێک وایە و ئەم قسەی کە من ئەیکەم ئەمە قسێک نییە شەفەهی و نەزەڕی بێ بەڵگەمان هەیە ئەو کۆلوسەی کە لە لیژنەی دارایی واژۆی من و سەرۆکی فراکسیۆنەکەی پێوەیە و هەروەها دەقی قانونی بودجە هەر کەسێک ئەتوانێت لە ئەنتەرنێت تا سەیری یاسای بودجەی فیدراالی 3 ساڵە بکەوە دەقیقەن وتم مادەی 13 خاڵی 8 فەرعی ئەلف و بای و هەروەها بڕیاری دادگای فیدراالی لە ڕۆژی 21 شوباتی سای 2024 ئەمە سێ بەڵگەی حاشە هەڵنەگرن کە هەر هەمووی ئەمە تایبەتە بە موچە کەوای کردویتر موچە واجبی حکومەتی عێراقی بێ بۆ هەرێمی کوردستانی بنێرێ کەوتم پێش ئەو مێژووە شتێک نییە بە ناوی ئەوەی کەوا معاش لە بەغاوە بێ بۆیە ئەمە بەڕاستی یەکێکە لەو یاسا گرنگانەی ئیلا ئەو ئیزافانەی کە لە ناو یاسای بودجەیە کردومانە ئەمە ناتوانانی پێی بڵێ بۆمبی ئەمە لەکوایە تۆ 28 معاش بەهۆی ئەو مادە قانونیەوە لە ماوەی ئەم 3 ساڵەیە بۆم دەستکەوتە لە 32 مانگ 28 معاش هاتووە و ئەو 4 مانگەشی کە نەهاتووە پەیوەندی هەیە بە ئیلتیزامەکانی سەر هەرێمی کوردستانەوانەیە کە لە ناو یاسای بودجەیە پێشتریش هەبووە لە قانونەکانی پێشوشا هەبووە بۆیە ئەمە پێی ناوترێ ینی بەرگەیەکی خراپ یاخود بۆمب لە ناو یاسای بودجەیە بەدەر لە دانیشتەکان لە هۆڵی پەرلەمان کێک بوو لەو پەرلەمانتارانی ینی جموجۆڵی بەردەوامە دەبوو ڕۆژانە سەردانی وەزارەتەکانە دەبوو ینی زۆر زارێمە لە دەمی تۆ دەمان بیستکە تەیف سامی بەنیازی چیە دەوێت چی بکە ئەنی تۆ تەیفیشت زوو دەبینی سەردانت دەکرد ئێستا کرێ بڵین لی تێگەیشتویە 4 ساڵی ئایندا و دەبێتەوە بۆ وەزیر ئەوەندەی کە بیزانی ئەو لێ تێگەیشت ناتوانێت کەڵکیە بێ بۆی کە 4 ساڵی ئایندا بەرچاوڕوونی زیاتر هەبێ لە ڕاستیە ئەوان هەندێکت قسەیان دەکرد بەڕاستی وم لێرەوە دێڵە مۆک میدیا هەندێک کەس قسەیان دەکرد بەڕاستی ژوەکو ئێمە وەزیری دارایی ئەوەی بینی بوو
بەڵام قسەی دەکرد و بە ناوی ئەوانەوە قسەیە. من لەگەڵ ڕێزم بۆ هەر کەسێک لەسەر پرسە دارایەکان قسەی کردبێت چ لە پەرلەمان بۆ بەیاخو لە دەروی پەرلەمان بەڕاستی ئەوەی کە ئێمە وتومانە من وەکو خۆم لەبەرەوەی کە لە ناو ڕووداوەکان نابووم لە ناو کۆبوونەوەکانی لیژنەکان نابووم ڕەنگە جەنابتان زۆرێک لە بینەران شایەتیەوەمان بۆ بەن و میدیاکانیش بەگشتی کە هەندێک لە کۆبوونەوەکانی لیژنەی دارایی من تەنها نوێنەری کورد بووم کە ئامادەیم هەبوو لە ناو کۆبوونەوەکانە ئەوانی کە مەسەڵەن بەشێک لە شێوەکان ئامادە نەبوون کۆبوونەوە نییە لە لیژنەی دارایی من ئامادە نەبوو بمتیایە زیاد لە 130 کۆبوونەوەی لیژنەی دارایی کراوە لەم 4 ساڵەیە ئەتوانم بۆم لە 1990 کۆبوونەوەکان من حزۆرم هەبووە چونکە ئەو کۆبوونەوانەشی کە پەیوەندیدار نەبووە بابەتەکانی بە هەرێمی کوردستانەوە بە واژبی خۆم زانیوە دوجار وەکو نوێنەری کۆمەڵانی خەڵکی عێراق حزۆرم هەبێ بتوانم ڕۆڵێکی باشم هەبێ لە ناو ئەو گفتوگۆ و یاسانەی کە لەوێ گفتوگۆی لەبارەوە کرێ بەنسبەت ئەو پرسیاری جەنابتەوە کە ئایا تایف سامی جارێکی کابێتەوە بە وەزیریانە ئەمایان بەڕاستیەکەوێتەوە سەرەوەی کەەوە ئایا ئەو حیزبەی کە حکوومەت پێگەهێن هەیەیان ئەو حیزبانەی کە حکوومەتی داهاتوی عێراق پێگەهێنن لە دوای هەڵبژاردنەکان چێن و ئایا ئەوان قەناعەت بەواکەن کە واجارێکی کە سوود لە ئەزمموی ئەو بەڕێزەوە بکردنەوە کۆزەری دارێ یاخود کەسێکی کە دەستنیشانەکەەوە لە ئەوانە کەسێک بێ ئێوە ینی بە ئەزمونێکی زیاترەوە ئەستنەوە بەغدا دەزانن ینی چۆن مامەڵە لەگەڵ هەر کەسێک بێ لە جێگەی و مامەڵی لەگەڵدا گومانیتیان نییە ئێمە ئەوەی کە با بڵێن ئەکەینە بنەما و ئەساس بۆ پەیوەندی و بە دوواداچوون و کاری پەرلەمانیمان یەکەم دەستوری هەمیشەیە عێراقا ئەو مادە دەستوریانەی کە سەلاحێتەکانی هەم حکوومەتی فیدراالی دیاری کردووە سەلاحێتە تایبەتەکانی حکوومەتی هەرێمی دیاری کردووە سەلاحێتە هاوبەشەکانی هەردوو لاشی دەستنیشان کردووە لە چوارچەوەی ئەم مادە دەستوریانە دواتر یاسا فیدراالەکانی کەوا هەیە کە ئەرک و بەرپرسیارەتی ئێمەی دیاری کردووە مافی خەڵکی کوردستان و بەرپرسیارەتەکانی دیاری کردو هاوشەوەی با بڵێن محافەزاتی تری عێراق و دەسەڵاتەکانی تری حکوومەتی عێراقی لەم چوارچێوە ئێمە هەڵمانیاوە لە ماوەی ڕابردووە کە داکۆشی بکەین لە مافی خەڵکی کوردستان وشەی ئەم داکۆچیە بەڕاستی منەوێت تۆزە لەسەری بوەستم یعنی ئەمە قسەیەکی هەروە نازانم ینی دەسەواژەیەک نییە تا ڕاهاتبین بەکاری بێنین داکۆچیکردن بەڕاستی کارە ئیشە کاتێک کە تۆڵی داکۆچیەکەم لە مافی خەڵکی کوردستان وەک چی ئەبێ دەستنیشانی کەی ینی ئەمە قسەیەکی نابێ بە عام ئەم قسەیە بکەیت کەیتە سەر بۆ نمونە موچە ئەوە بۆ جەنابتم باس کرد کۆمەڵێک بابەتی تری دارایی من لەسەر پرسە دارایەکان زیاتر هەڵوێستاکەم بۆ نمونەمە کاتی دەست بەکار بووین جوتیارانی هەرێمی کوردستان هاتن بۆ لامانوتیان ئێمە پارەی گەنمی ساڵی 2014 و 15 ما وەرنەگرتووە لە حکوومەتی عێراقی ساڵانێکی زۆری بەسەراتیە پەڕی بوو خۆیان بێ ئومۆد ببوون لەوەی کەوابەری بگرنەوە بەڵام من بەڵێنێکم یاپیان وتم پشتیوان بەخوای گەورە ئەم حەقەتان بۆ وەرەگرمەوە یەکەم هەنگاو لە ناو یاسای قانونی ئاسایشی خۆراکە لە 2022 طبعاً یاسای بودجە نەبوو یەکەم یاسا کە من زۆر ینی بەڕاستی یاسایەکی دڵخوازە لەلام لەبێت یەکەم ئەزمموی من بوو لە ناو لیژنەی دارایی ئیشی تیا بکەم یاسای ئاسایشی خۆراک بوو یاسای ئاسایشی خۆراکە بە بەهای 25 تریلیۆن دینار لە ناو لیژنەی داراییە یەکەم لیژنە بوو لەو خولی پێنجا ئیشمانتیا کرد بە بەهای تقریبان 4 تریلیۆن دینار پارە تەرخان کرا بە وەزارەتی بازرگانی بەشێک لەو پارەیە بەرگەیەکمان ئیزافە کرد ینی من خۆم لە ناو لیژنەی دارایە قتراحم کرد کە تایبەت بێ بە جێڕانەوەی شایستەی جوتیاران لە هەر شوێنێکی عێراقا بێ شایستەی ساڵانی ڕابردوو هێر شوێنێک بێ ئەوە مەبەستیشم بوو لەوە چونکە پاریس ویستم لە ڕێگەیەوە پارەی 14 و 15 جوتیارانی هەرێمی کوردستان وەرگرینەوە سوپاس بخوا دوای دەرچوونی یاساکە لە ماوەی 4 مانگە ئەو پارەیەمان وەرگرتەوە هەر لە هەمان بم بوو لەوەش تەواو بکەم هەر لە ناو چوارچەوەی ئەو یاسایەکی کە دەرچوو بوو لە پەرلەمانی عێراق تایبەت بوو بە موچەی ژنانی ئێزدی ڕزگاربووی دەستی داعش بەڵام یاساکە یاسایەک بوو پارەی بۆ تەرخان نەکرابوو تەنها دقی یاساکە دەرکرابوو لەنا ئەو یاسای ئاسایشی خۆراکەیە بە داواکاری من و پێداگیری من 25 ملیارمان تەرخان کرد بۆ ئەوی ببێتە موچە بۆ ژنانی ڕزگاربووی دەستی داعش و هەندێک بەرگەی تر کە ڕەنگە ئێستا دەرفەت نەبێ هەمووی باس خۆش بێ سپاس دەکەم دکتۆر ینی لە خولەکێکە دەتوانی بەوانە بڵێ کە دەنگیان پێدا لە خولی ڕابردوودا پێیان بڵێ ویژدانتان ئاسوودە بێ ئەوەی لەسەر تۆ بۆ کردوتە و بۆ خولی ئایندە چیان پێ دەڵێ ئەوانی کە بەنیازن دەنگ بە تۆ بدەن و ئەوانشی خەڵکێکی بینەرمانە و ینی بەنیاز نەبێ ڕەنگە دەنگ بە بەڕێز بدات چیان پێ دەڵێ لێرە
من طبعا سوپاسی تاک بە تاکی ئەو دەنگدەرانەکەم ئەو هاونیشتیمانیانەکەم کە لە خولی ڕابردوو سای 2021 متمانیان بە من بەخشی بۆی نوێنەرایەتیان بکەم و نوێنەرایەتی من بە ئەمانەتەوە لێ ئەڕوانم ئەمە ئەمانەتێک بۆ لە گەردەنی من نەک تەنها بۆ ئەوان کە دەنگیان بە منیاوە بەڵکو من هەوڵم میاوە لە ماوەی 4 ساڵی کارکردنمان نوێنەری تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەوانەشی کە دەنگیان بە من نەیەوە لە بازنەی دەنگدانی من نەبوون بەوانەشی کە خەڵکی سلێمانی نەبوون ئەسڵەن یاخود بەوانەشی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان کورد بن یاخود هەر پێکاتەیەکی تر بن چکە دوجار لیژنەی دارایی پەیوەندیدارە بە هەموو کۆمەڵانی خەڵکی عێراقەوە بۆیە سوپاسی ئەواناکەم دەنگیان بە من نەیەوە سوپاسی ئەوانەشەکەم کە هەر دەنگیان بە من نەیەوە بۆچی چونکە ئەوانە وەکوتم من خۆم بە نوێنەری هەر هەمیان نەزانم و هیوادارم لە ماوەی ئەو 4 ساڵە توانی بێتم ئەو ئەمانەتە بپارێزم و لە ئاس ئەو متمانەی ئەوانە بوو بێتم و بۆ داهاتوش بۆ خولی داهاتوو ومێ دەکەم لە دوای ئەو متمانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکرداتی یەکێتی و سەرۆک بافڵ بە منی بەخشیوە و کاندیدی کردم کۆمەڵانی خەڵکی کوردستانیش متمانەمان پێ بەخشنەوانێ و تاوەکو بتوانین ئەو کاری کە دەستمان پێ کە 4 ساڵ پێش ئێستا بتوانین تەواوی بکەین ئەمجارە نەک تەنها شەڕ بۆ موچە بەڵکو شەڕ بۆ بودجە و تەواوی شایستەکانی تری کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین. دکتۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتن بۆ خوازیین کاندیدی ژمارە 12 لە بازنەی سلێمانی ئەنیم لێرە بانگەشە بۆ کەس ناکەم بەڕاستی وەکو بەرنامەکە بەڵام وەکو یەکێتی ژەمەیان ناڵێم ئەڵایەک سۆزی لە ملۆ کاندیدی یەکێتیت بەڵام کورد پێویستی بەوەیە خەڵکانی وەکو دکتۆر نەرمین نوێنەری بن لە بەغدا هیوای سەرکەوتن بۆ خوازم.